کۆلێژی پەروەردەی بنەڕەت بەشەکانی دەروونزانی پەروەردەی تایبەت یاخود باخچەی مناڵان بەزان کۆڵاین پارالێل ئێواران چەندە؟ سڵاوتان لێبێ ئەزیزانم، من سروود خورشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ئەندامی لیژنەی ڕاوێژکاری بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵین لە خزمەتی ئێوەی بەڕێزین بۆ ئەوەی کەمترین کۆنمرەکانی بەشەکانی پەروەردەی دەروونزانی یاخود باخچەی مناڵان یان پەروەردەی تایبەت لە کۆلێژی پەروەردەی بنەڕەتی بۆ ساڵی خوێندنی 2021-2022 بۆ ئەوەی بەڕێز باز بکەین بە زانکۆڵین پارالێل ئێواران. خۆشەویستانم، ئەلبەتە دەرچوانی ئەم بەشە بریتین لەوانەیە کە کاتێک تەواویان کردو بوون بە دەرچووی ئەو بەشانە ئەتوانن وەکو مامۆستای بنەڕەت لە پۆلی 1 هەتاکو پۆلی 9 بڵێنەوە. ئێمە ئەلبەتە ئەم کۆنمرانە بۆ ئێوەی بەڕێز باسەکەین بۆ ئەوەی وەکو بەرچاوڕوونیەک وەکو زانیاریەک لەلاتان بێ تاوەکو سوودی لێ ببینن لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵین. ئێوەی خۆشەویستیش بینەری ڤیدیۆکەمانمون تا کۆتایی بۆ ئەوەی بزانین کۆنمرەکانی ئەم بەشانە چۆنە گوزەرێ. خۆشەویستانم، لە ئینستاگرام بە هەمان ناونیشانی ئاسۆی زانکۆ لە خزمەتی ئێوەی بەڕێزین، ئێوەش فۆلۆمان بکەن و ئینستاگرامەکەمان شێرکن بۆ هاوڕێکانتان بە ئەوانش سوودی لێ ببینن. هەروەها لایک و کۆمنت و سەبسکرایبی کەناڵی یوتیوبەکەمان لە یاد مەکەن، ئەویش شێرکن بۆ هاوڕێکانتان با زۆرترین کەس سوودی لێ ببینێت بە هیوای ئەوەی زۆرترین سوود ببینن.